عدنان کە ئەم هۆڵە دیارە هۆڵی پەرەپێدان و گەشەکردنی ئەندامانی سنووری مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریە. سەبارەت بە کردنەوەی ئەم هۆڵە دیارە ئەم هۆڵە بە ناوی حاجی عدنانمان کردووە کە لە کۆبوونەوەیەکی کارجێڕی بڕیارماندا کە ئەم هۆڵە بە ناوی کەسایەتی حاجی عدنان بکرێت لەبەر ئەوەی کاک حاجی عدنان خوای گەورە عەفوی کە کەسایەتیەکی دیاری نێو کاروانی ئیسلامی بوو و کەسایەتیەکی مەحبوب و خۆشەویست بوو و دەستە و پەنجەی دیار بوو لە نێو پرۆژەکانی کاروانی ئیسلامی. بۆیە بەڕاستی ئێمە وەکو وەفایەک وەکو مەڵبەندی هەولێر وەستافی مەڵبەندی هەولێر وەکو وەفایەک بڕیارماندا کەوە ئەم هۆڵە بە ناوی حاجی عدنان بکرێتەوە کە ئەم ناوە هەردەم لە بیرەوەری و یادەکانی ئێمە بمینێت. بەڕاستی کاک حاجی عدنان زۆر بیرەوەری خۆشی لەگەڵ ئێمەیە، کەسێکی زۆر چالاک و کەسێکی زۆر لە خۆبردە بوو بۆ کاروانی ئیسلامی و پرۆژەی ئیسلامی.